ئیدارەیەکی مشترک بە معنای کلمە مشترک دروست بکەینەوە. بەر لە کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان مامۆستایانی زانکۆ دەست پێشخەر بوون بۆ گفتوگۆکردن لەبارەی چۆنیەتی پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێم لە پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم تەواوی لایەنە سیاسیەکان بەشدار بوون، بەڵام بۆم کابینەیە چاوەڕوان دەکرێت پرسی پێکهێنانی حکوومەت لە نێوان چەند لایەنێک بێت. لەسەر بنەمای تەوافقی زۆرینە هەوڵ بدەین حکوومەت پێک بهێنین، بۆ نمونە پارتی وێچێتی کە دوو هێزە سەرچێکن لەگەڵ گۆڕانە یان کۆمەڵی ئیسلامیە یانی گرتووی ئیسلامیە و گفتوگویان لەگەڵ بکرێت، بەڵام مەرج نییە لەسەر بنەمای تەوافقی جەماعی بێ هەر هەمویان بەشدار بن. هێزە کاریگەرە بەرجەستەکان کە زۆرینەیەکی ئاسوودە پێک دەهێنن ئەمە گرنگە. ئەنجامی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆ ساڵی 2018 ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕاگەیەندرا، بەڵام تا ئێستا هیچ کۆبوونەوەیەک لە نێوان حیزبەکان بۆ پێکهێنانی حکوومەت بەڕێوە نەچووە. مامۆستایانی زانکۆش داوا دەکەن ڕۆڵیان پێ بدرێت لە کاتی ئەنجامدانی کۆبوونەوەکان وە خۆیان ئاماژەی بۆ دەکەن لەم قۆناغە گرنگە هەموو توێژەکان بەشدار بن لە دامەزراندنی حکوومەت. ئەتوانن یارمەتی دەربن هاوکار بن بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵاتی و سیاسەکان بە تایبەتیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانن لە چەند ئاستێکا ڕۆڵ ببینن لە ئاستا ئەکادیمیکاوەیە کە بتوانن وشیارێکی سیاسی سەبارەت بە قەیرانەکانی ئێستا بڵاوکەنەوانێ و چارەسەری گونجاویش بۆی بخەنە ڕوو لە هەمان کاتا پێشنیاریان هەبێ پێشنیاز پێشکەشکەن بە حکوومەتی هەرێمی کوردستان کە چۆن ڕوبەڕووی ئاستەنگەکان و ڕوبەڕووی قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستان بنەوە بە تایبەتی قەیرانە سیاسیەکان قەیرانی یەخستنەوەی ماڵی کوردی مەسەلەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیە. چاوەڕوان دەکرێت لە چەند هەفتەی داهاتوو جموجۆڵی لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەت دەست پێ بکەنەوە، ئەوەی تا ئێستاش هەموو حیزبەکان قسەی لەسەر دەکەن حکوومەتێکی نیشتیمانی بێتن و بتوانێت لە ئاست داواکاریەکانی هاوڵاتیان بێت، بەڵام خواستی هاوڵاتیان پاراستنی یەکڕێزی و تەبایی نێوماڵی کووردە لەلایەن حیزبەکان و دواتر خزمەتگوزاریەکانە بۆیان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.